بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت نیادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیە و لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ جەنابی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. مەبەستمە لەم بەرنامەیە لەسەر کۆمەڵێک پرس کە تایبەتە بە ئەمڕۆی دۆخی سیاسی هەرێمی کوردستان گفتوگۆ بکەین، ڕێکەوتنی لایەنەکان، یەک ڕیزی کاریگەری لەسەر سەرخستن و سەرکەوتنی ڕێفراندۆم، کاراکردنەوەی پەرلەمان لە ئێستادا هەنگاوەکانە بێت چۆن بن. ببورن مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە دوایەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستێکی زۆر باڵا سەردانی ئێرانیان کرد و لێپرسراوی دەستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک مەلا بەختیار ڕایگەیاند کە زۆر بەڕوونی و بەڕاشکاوی بەوانیان وتووە کە ڕیفراندۆم لە کاتی خۆی ئاکرێت و ئەنجامی ئەدەن و گرنگی هێمنکردنەوەی دۆخەکە نەک ئەوەیە وترێت هەمیشە لە ڕاگەیان هەمیشە من ئاماژەی پێدەم کاڵکردنەوەی جیاوازیەکان و تۆخکردنەوەی خاڵ هاوبەشەکان لە نێوان لایەنەکان ئەرکی کێ و ئەبێت چۆن بکرێت. دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر زۆر بەخێر بێن. ماوەیەکی باشە لە ڕاگەیاندنەکان دوورن، خۆشحاڵین دووبارە لەگەڵتان دانیشینەوە. مەبەستمە بۆ پرسیارە دەست پێ بکەم لە ئێستادا تا زیاتر لە 25 ژینەوە نزیکە بینەوە هەستەکەین هەڕەشەکان و وەکوترێت چاوسوورکردنەوەکان ڕوونتر و تۆختر و زەخترە بنەوە. بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببینەوە ئەبێ لە ناو خۆچی بکەین. سەرەتا سڵاو لە بینەرانی عزیز، لە ڕاستیە بنەمایەکی زۆر ئاشکرا و ڕوون هەیە کاڵێ مێژوو بۆ پندوەرگرتنە نەک تەنها بۆ ئەوەی بیکەین بە پرسیاری تاقیکردنەوەی وانەکان و خوێندکارانی تیا ڕاست بکەین. مێژووی نزیکی کوردستان تەجروبەیەکی وای هەیە کە ئەتوانرێ زۆر سوود بەخش بێ بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان، ئەویش ڕاپەڕینە. کاتی ڕاپەڕین ئەنجام درا بەرەی کوردستانی سەرکردایەتی ڕاپەڕینی کرد. چی کرد؟ یەکەم هەنگاو کەنای بڕیاری لێخۆشبوون بوو لە جاشەکان، لە خۆفرۆشەکان، سەر ڕای تاوانەکان بەڵێ سەر ڕای ئەو تاوانە گەورانی کە کردبوویان. ئەمە بۆ لە پێناوی گەیشتن بە ئامانج کە ئامانج سەرکەوتنی ڕاپەڕین بوو. واتە خودی ڕاپەڕین خۆی لە خۆیدا ئامانج نەبوو لە لای بەرەی کوردستانی، بەڵکو وەسیلەیەک بوو بۆ ڕزگارکردنی خەڵکی کوردستان لە جەور و ستەمی ڕژێمی بەعس. بۆ سەرکەوتنی ڕاپەڕین پێویستی بەوە ئاکرد لێبوردێکی گشتی دەربکرێ، پێویستی بە یەک ڕیزی خەڵکی کوردستان بوو. کەوابێ ئەگەر سوود لەو ئەزمونە نزیکەی دوێنێ وەربگرین کە هەمان ئەو کارکتەرە سیاسیانەی کە سەرکردایەتی بەرەی کوردستانیان کرد ئەمڕۆ لێرە ئامادەجییان هەیە و خۆشیان ڕابەرایەتی پرۆسەی ڕێفراندۆمەکان ئەبوایە بەر لار هەنگاوێک یەک ڕیزی ماڵی کوردیان بە کردایەتە هۆکارێک بۆ سەرکەوتنی پرۆسەکە. بۆیە من لە ڕاستیە پرسیارەکەم بۆ 25 ژینەوە بۆ ئەو 16 حیزبەی کە کۆبوونەوە ئەو بڕیارەیاندا لە کاتێکا کە ئەیانزانی ئەو بڕیارە لە کاتێکا کە هێشتا ماڵی کوردی یەک نەخراوەتەوە، بۆ ئەو کاتە ئەو فشارانیان نەکرد کە پێش بڕیاردان لە ڕۆژێک لە بەروارێک کە لە حقیقەتا بەروارەکان پیرۆز نین و تەنها خودی ڕیفراندۆمیش پیرۆز نییە، بەڵکو ئامانجی ڕیفراندۆم پیرۆزە، سربەخۆیی پیرۆزە. بۆیە لە پێناوی ئەو پیرۆزی سربەخۆییە ئەکرا کۆبوونەوەی 16 حیزبەکە فشارێک بواە بۆ پرۆسەی یەکخستنەوەی ماڵی کوردی و دواتر هەمووان بەیەکەوە بڕیاری ڕاگەیاندنی ڕۆژی ڕیفراندۆم و بڕیاری میکانیزمی جێبەجێکردنی ڕیفراندۆمەکانیش بدرایە. بۆیە و ئێستا کوردەڵێ نەچۆ بچێ. هێشتا هەواڵی خۆشە بیستین کە هەندێک هەنگاوی زۆر جدین راون بۆ نزیکبوونەوەی نێو ماڵی کوردی، بە تایبەتی لە نێوان پارتی و زوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە کاراکردنەوەی پەرلەمان و نەمانی بەرجەکان و ئەمانە کە لە حقیقەتە بەبێ ئەنجامدانی ئەو یەک ڕیزیە هەنگاونان بۆ ڕیفراندۆم، هەنگاونان بۆ ڕۆژی دیاریکردنی ڕۆژی ڕیفراندۆم و ئەمانە لە حقیقەتە ئەتوانین بڵین ئەم میلەتی ئێمە لە باتیەوەی بە یەک ڕیزی بەرێ، لە باتی ئەوەی کە ڕاپەڕینە جاشەکانمان هێنایەوە کردمان لە کوڕی باش، ئێستا خەریکین کوڕە باشەکان هێنێکیانەکەین بە جاش، کە ئەمە بەڕاستی لە هەز بە بەرپرسیاریکردنەوە نایەتە دی. من بۆیە زۆر بەڕاستی بەڕێزت وتت کە لە ڕاگەاندەکان دووری لە حقیقەتا چۆن دوور نەبی، بەلامەوە غەریبە، بەلامەوە سەیرە، بڕیارێکی ئاوا چارەنووساز کە هەموو خەڵکی کوردستان خەوی پێوە دێ وای لێ بکەیت ئەمڕۆ بەشێک
لەو میلەتەکە 140 بێ 130 بێ 120 بێت تەنانەت 110 بێت کە ئەکرێ ئەو 110 بکەیتەوە بە باوڕای خۆت بۆ وا بکەم کە ئەوە جۆرە لە جۆرەکانی دژایەتی پێوە بێ ئێمە لەبەرەوەی بابەتی سەربەخۆی بابەتێک نییە کە کۆدەنگی لەسەر نەبێ خەڵکی کوردستان کاکە کە یادگار ئێمە قوربانیمان بۆ زۆر شتی بچووک داوە کە حیف بەڵام ئەو مێژووە ڕۆژ بۆ نمونە هەزاران کەسمان کرد بە قوربانی لا مرکزی هەزاران کەسمان کرد بە قوربانی کوڕی جوان کچی جوانی ئەم وڵاتەمان کردە قوربانی لە پێناوی حکمی ذاتی هەزاران کەسمان کردە قوربانی هەموو دێهاتەکانی کوردستانمان سوتماک کرد ئەنفالمان بەسەرا هات چیمەبەرانمان بەسەرا لە پێناوی چییە حکمی ذاتی حەقیقی کە ئەوانە هەمویان بیرمەندی کورد مەسعود محەممەد دەڵێ هەمویان هی عریزەیەکە نەکی خێنی گەنجەکانمان تەنها قەناعەتی خۆم وەکو دڵشاد سربەخۆییە کە پێویستی بەوە هەیە خوێنی پێ بەخشی باشە کە ئەمە وابێ ئێمە و قوربانیمان بۆ شتە بچووکانە یابێ چۆن نەکرێ ئەمە سربەخۆیمان نەوێ یا چۆن نەکرێ ئەوەی دوێنێ قوربانی بۆ حکمی ذاتی یابێ ئەمڕۆ بڵێمە سربەخۆیمان نەخێر هەمووی ئێوێ دکتۆر هەموو لایەنەکان کۆکن لەسەر ئەوەی کە ئاسایی ڕێفراندۆم بۆ سربەخۆیی بکرێت باشە تەنانەت بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پێش جەژن دوای جەژن ئێستای لەگەڵا بێ ئەڵێ ئێمە بە مەرجی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە بێمەرج بەشداریەکەین لە پرۆسی ڕێفراندۆم لە ئێستادا نزیکبوونەوەیەک ئەبینرێت لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان خەریکە لەگەڵ یەک قساکەن پارتی ئەڵێت بە ڕاستەوخۆ ببوورە قسەمان مخاتەبەمان کردو قسەمان لەگەڵ کردوون بزوتنەوەی گۆڕانی شەڵێت کە بڕیارە دەنگ و باسی وایە لە 25 مان ڕێخەرێک دیاری بکەن ڕێخەری گشتی ئەڵێ نێوماڵی خۆمان ڕێکە خەینەوە و دوایەوە ڕەنگە دانیشتن ڕوو ئەبێت چی بکرێ بۆی ئەم دانیشتنە سەر بگرێ و کوردوەتەنی کەس نان و پیازی پێوە نەخوا و دیسانەوە گۆڕان و نێوانی گۆڕان و پارتی ینی خراپتر نەکرێت لە حقیقەتان هێزانە هەمویان هێزی نیشتیمانین هەمویان هێزی کۆمەڵانی خەڵکی کوردستانن بەشێکی ئەجگار لە خەڵکی کوردستان دەنگیان بە ئەو هێزانە داوە هەم بە پارتی دیموکراتی کوردستان هەمە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە پراوێزخستنی هیچ هێزێک یا فرامۆشکردنی هیچ هێزێک لە بەرژەوەندی دۆزی میلەتەکەمان نییە و میلەتەکەشمان دابەشەکە وەکو بینیمان لەبەرەوە باشترین ڕێگا ئەو ڕێگایە کە ئێستا گیراوەتە بەر دڕدۆنی و پێداگرتن لەسەر هەندێک بیرروڕا بە تایبەتی کە تۆ خاوەنی پرۆژەی سەربەخۆیی بی وەکو وتم بۆ سەرکەوتنی ڕاپەڕین بەرەی کوردستانی لێبوردنی لە جاش دەرکرد کەوە کۆتایەتی نەکەر ئەوەی لێبوردنی لێ دەکردن کردیانەوە بە بەرپرسیاریش بەرپرسیارەتیان وەرگرت خۆ ئەمە کە ڕەنگە زۆر کەس ڕەخنەی لێوەرگرت بەڵام سەرکەوتنی پرۆسەکە ئەوەی ئەویست بۆیە ئێستا سەربەخۆیی کوردستان و سەرکەوتنی پرۆسەی ڕێفراندۆم و بەدیهێنانی ئامانجەکەی ناک تەنها خودی ئەنجامدانی ڕێفراندۆمەکە چکە لە حقیقەتە کاکە یادگار دیسانەوە ئەڵێمەوە ئەنجامدانی خودی ڕێفراندۆم خۆی لە خۆیدا ئامانج نییە خۆی لە خۆیدا وەسیلەیە بۆیە ڕێفراندۆم خۆی پیرۆز نییە سەربەخۆیی پیرۆزە لە پێناوی ئەو پیرۆزی سەربەخۆیە ئەبێ هەموو هەنگاوێک بنرێ بۆ یەکریزی ماڵی کورد نەک هەر ئەوەندەش تەنانەت ئەگەر گەیشتن بە سەرکەوتنی ڕێفراندۆم گۆڕینی بەرواری 25 مانگیش بێ زۆر شتێکی ئاسایی بێ بەلامانەوە خۆ 25 مانگ ڕۆژێکی مقدس نییە با 25 نوێنە بێ 25 دوانزە بێ با 2007 نەبێ 2010 بێ گرنگ چییە ئێمە ئەم هەنگاوی کە ئێستا ئەنرێ کە ئەوە چەند مانگ نەوە پێش بنرایە خۆشبەختانە قەیناکە بە ئێستا بنرێ با پەرلەمان کارا بکرێتەوە تێتۆ سەرسکەی خۆی یاساکان دەرکات نێوماڵی کوردی ڕێ بخوێ ئەم جوڵەیە کە هەفتەی ڕابردوو کۆمیتەی ڕێفراندۆم کردی بۆ دەرەوە ئێستا لیژنەی نیشتیمانی بۆ پێک بێت دەست بکەن بە گفتوگۆیەکی جددی لەگەڵ وڵاتانی دەرەوە وڵاتانی هەرێمی هەڵوێستی کوردستان زۆر بەهێزترە کالەوەی کە ئەم وەفدەی هەفتەی پێشوو ڕۆژ بووە. دکتۆر هەمیشە من بەرنامەکان بە ئاراستەیەکەکەم ئەو کەسانەی و کەسایەتیانی لە بەرنامەکە میوانداریانەکەم مەبەستمە ڕاوێژ و ئامۆژگاری بەسەرکردایەتی سیاسی کورد پێشکەش بکەن و من هیواداریشم ئەوان گوێ لە بەرنامەکانی کەناڵەکانی تەلەڤیزیۆن بگرن و بزانن لەکوێ خاڵی لاوازیانەیە و لەکوێ خاڵی هێز و قووەتیان هەیە لە ئێستادا هەڕەشە هەیە بەرامبەر هەرێمی کوردستان ئەبێت چی بکرێت بۆی ئەو هەڕەشانە پوچەڵ بکرێنەوە ئەوەتانێ بۆ نمونە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێتە کۆماری ئیسلامی ئێران بەڕوونی پێیان ئەڵێن کە ئەمەی
دەستان داوەتێ ئەوەی کوردستان باشووری کوردستان بەنیازێتی کارێکی باش نییە باشە ئەوە تا عەبادی زوو لە تویتەر و لە فەیسبووکی خۆیەوە ئەڵێت ڕیفراندۆمی کوردستان دەستوری نییە و نووسنگی عەبادی ئەڵێ نابێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم بکەن کەواتە لە ئێستادا بوونی یەکڕیزی نێوماڵی کورد چەندە گرنگەوە چ پەیامێک ئەگەیەنی بە سەرکردایەتی سیاسی کورد لە ڕاستیا بوونی یەکڕیزی وتمان کۆڵەکەی ئەساسی سەرکەوتنی پرۆسەی ڕیفراندۆم و هەنگاوانە بەسەر بەخۆی ئەمە خاڵی یەک خاڵی دوو بوونی میکانیزمی و بەرچاوڕوونێکی ڕوون لە بەردەمی سەرکردایەتی سیاسی بۆ نمونە کاتێک کە پرسیاریان لەکەین بەڕێزان سەرکردایەتی سیاسی کوردستان ئێمە ئەچینە ڕیفراندۆم و دەنگە دەین بە بەڵێ بۆ سەربەخۆیی ئەگەر هاتوو ئەگەرەکان بینی پێشەوە ئەگەر هاتوو ئەم وڵاتانەی هەرێمی ئەوەیان کرد و ئەوەیان کرد ئێوە هەنگاوی دوهاتوتان چییە بەدیلتان چییە بۆ ئەمە ئەبێ وەڵامیان پێبێ بۆ خەڵکی کوردستان من ناڵێم لە ڕەشەکان بترسی نەخێ بە هیچ شێوەیەک بەس ئەوەم ئەبێ وەڵامیان پێبێ ئایا ئەم وەڵامە ئێستا دەستەکەوێت لە سەرکردایەتی سیاسی کوردستان من بە گومانم لەوەی کە دەستی بکەوێت وەڵامدانەوەی چیر و ئەدا با ببێ وەڵامێکی لۆجیکی نییە ئەو کەسانەوە ئەڵێن کە خاوەنی هیچ نین بەڵام ئەمڕۆ سەرکردایەتی سیاسی کوردستان بەرپرسە لە ژیان و گوزەرانی 5 ملیۆن خەڵک خاک بۆیە پیرۆزەکە خەڵکی لەسەر بێت خەڵک یەکەم شت لە ڕاستیە خەڵکە بۆیە خەڵکیش هەر خەڵکەکانی ئەمڕۆ نین نەوەکانی ئایندەشن بۆیە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد نەخشە ڕێگایەکی هەبێ بۆ سەرکەوتنی ڕیفراندۆم و هەنگاوەکانی دوای ڕیفراندۆم ئایا ئەم نەخشە ڕێگایە هەیە هەموو لایەنەکان ڕێکەون هەمووان پێکەوە ئەوانەی سەرکردایەتی ئەم پارتە سیاسیانەکەن ئەوانەی دێنە ناو ئەوانەی لە لیژنەی باڵای ڕیفراندۆم ئەوانەشی کە دێنە ناو لە قۆناغەیە تۆ لێیان ڕابینی کە بتوانن قیادەی ئەم قۆناغە بکەن ینی بەشی ئەوە سیاسەتیان کردو بەشی ئەوە شاخیان بینی و بەشی ئەوە دیبلۆماسیەت و دیبلۆماتیان بینیوە کە بتوانن ئەوەی خۆت بەڕێزوت هیوادارین ئەو برادرانەی کە سەرکردایەتی سیاسی حیزبەکانەکەن هەموو حیزبەکان ڕێز و خۆشەویستنی بۆ هەمویان هەیە لە حقیقەتە بەڵام زۆربیان کە ئەو پۆستانیان وەرگتووە لە لێهاتووی و لێوەشاوی سیاسیەوە نییە بەڵکو هۆکاری ترن هەموو حیزبەکان لە حقیقەتە و بۆیە لە ڕابردوودا ئەگەر سەرچاوی زانیاری و چۆنەتی دروستکردنی بڕیار تەنها قۆرغ بوو بێ لە ژناوە دەستەیەەکە ئەمڕۆوانە ئەمڕۆ هەموو کەسێک دەتوانێت سەرچاوی زانیاریەکانی دەستکەوێت چۆنەتی بڕیاری دروست بدا بۆیە بڕیاری هەڵی سەرکردایەتی سیاسی ئەمڕۆ زۆر ڕزوو ئاشکرا ئەبێ زۆر ڕزوو دەرەکەوێت لای خەڵکی کوردستان ئەم پرسەش بۆیە پێویستی بە ڕخنەی جددی هەیە چونکە ئەمە وەکو وتم مەسلەیەکی چارەنووسسازی گەورەی بۆ ملەتەکەمان بۆیە حەقی هەمومانە قسە بکەین جا بەدڵی هەر کەسێک ئارەزوی خۆیەتی لەو سەرکردە سیاسیانە و بەدڵیشی نییە لەبەرەوەی هەمومان ئەبینە خاوەنی ئەو پرۆژەین و هەمووشمان ئامادەی قوربانیدانمان تیا بۆ ئەو پرۆژە کە سەربەخۆی کوردستانە بەڵام لە پێنە هەرچی ڕوو ئەدا با ببێ ئەمە دیسانەوە وەکو وەڵامی کلۆجیکی نییە یەکەم چونکە لە حقیقەتە ئەمە خاوەنی شتین شتێک نین بڵین جا ئەمە چیمان ئینگلیس قسەیەکی هەیە کرێکار بۆیە شۆڕژگەرە لەبەرەوەی چیە دەزەیە بە زنجیرەکانی دەستی لە حقیقەتە ئەمە زۆر شتمان هەیە باوا خۆشمان پیشانین کە ئێمە هەرێمی کوردستان خاوەنی هیچ نین لەبەرەوە یا سەر بەخۆی یا سەر بەخۆی یا هیچ ئەمە دروشمێکە لە حقیقەتە دروشمێکی واقعی نییە و بۆیە بابینەوە سەر بابەتەکەی خۆمان کە پەرلەمانی کوردستان کارا بێت هێزە سیاسەکان یەک ڕیزیان دروست کرد نەخشە ڕێگای سەربەخۆی کوردستان ئەبێ دابنرێ ئەم نەخشە ڕێگایە لەبەر چاوی هەموو کەسێکا بێت بەڵێ ئێمە هەنگاومان ئەمەیە هەمومان ئەو کاتە پێشمەرگەی سەربەخۆی کوردستانین بەوانەشەوە کە ئەمڕۆ بە شەرمەوە یان بە شێوازەکانەوە ناڕەزایی دەرەبڕن پێشمەرگەی سەربەخۆی کوردستانە بن بەڵام کاتێک تۆ پرسیار لە نوێنەری سەرکردایەتی سیاسیەکەی ئەڵی تۆ ڕیفراندۆم بۆ چیەکە یەکیان ڕێجا وڵا هەروایەکەین بۆ سەربەخۆی ناکەین تەنها بزانین خەڵک چی ئەوێ بۆ فشارێکەکەین بۆ بەغا ئەمەیە بۆ سەربەخۆی بێ بێگومان بەبێ هیچ مەرجێک بۆ سەربەخۆی بێ ناکەن ئەوە ئەبێ وەڵامی پرسیارەکانی تریشمان بدەنەوە باشەوە ئێمە چونێ سەر سنووقی دەنگدان دەنگمانە بە سەربەخۆی دوای ئەوە ئێوە چیەکەن ئەوە ئەمڕۆ عەبادی ئەڵێ ڕیفراندۆم لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان نابێ ئەنجام بدرێت نووسراوی کردەوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک باشە بەرامبەر بەوە سەرکردایەتی سیاسی کوردستان تۆ کردارە چێ پەرچە کردارە چی ئەوێ پێمان بڵێت ئیزافەتەن بۆ قسەکەی تۆ دکتۆر ڕوخسەتم بی ئەم وەرەقانەی لە بەردەستی منە وەرەقەی هێنانەوە سەرکاری گەڕانەوە بۆ خزمەتی کۆمەڵێک سەربازی عێراقین لە جەلەولا کە لە ماوەی ڕابردوودا ئەوترێت ناوی عەشیرەتەکە ناڵم لەبەر ئیتیکی ڕۆژنامەوانی بۆی نەبێ بە تەشیر کەوتون لەگەڵ داعشە ئێستا داعش کۆتایی هاتووە کەوتون لەگەڵ بەغدا
ئەوە وەرەقەکانە ئەوە بڵین ئاراستەی کوێ کراوە بەشی پۆلیسی جەلەولا إعادة للخدمة يعني ئەنگەڕنەوە ومقدمي بوليس فلا حسن إبراهيم لنوي حوتي 2017 إمزای کردووە ئەمە ناوەکانە ئەمە یەک بە یەکی ئەو شتانەیەکە بڵین ئەمە ناوەکانیانە کە گێڕاونەتەوە و لە ئێستادا داوایان کردو لە ماوەی 12 ساعتە بگەڕێنەوە سەر باش خزمەت یعنی کەواتە حکوومەتی عێراق خۆی بۆ قۆناغا ئامادە کردو کە ڕوبەڕووی کوردستان بێتەوە کوردستان ئێمە چیمان کردو ئێمە بەداخەوە تازە بە تازە داوا لە بەغاکەین سوتەمەنیمان بەدا بکە بۆی کارەبا بە کوردستان دابین بکەین بەڕاستی شەرمە من لەلایەک هەنگاوانێن بۆ سەربەخۆی کوردستان ئەڵێم عێراق هیچ بنێتم پێ نەماوە تۆوان لە من کردووان لە من کردووان لە من کرد بەڵام نائامادەیی خۆم ئەوەنە ڕادەیەکی ئەوەنەیە تا ئێستا ناتوانم کە خۆم سەرچاوی سروشتی خۆم هەیە خۆم خاوەنی نەوتی خۆم دەریەکەم خۆم نەوت دەفرۆشم کەچی داوا لێ بکەم سوتەمەنیمان بۆ بنێرێ بۆ کارەبا یان لە زستانە داوا لە بەغا بکەین ملیۆنە لیتر نەوتمان بۆ بنێرەکە ملیۆنە لیتر من خۆم لە دەستگای نەوت ئایشم کرد هەری هیچ نییە هەر ئەسان شەرمە هەموو من بەڕاستی گریانیشمە هات و پێکەنیشمە هات لە کاتی زستانە کە هەموو پارێزگای سلێمانی مشوری ئەوە بوون لەگەڵ عەبادی و لەگەڵ مالیکی و لەگەڵ پەرلەمانی عێراقا بۆ دابیکردی 10 ملیۆن لیتر بۆ پێنجوین و بۆ وڵات شوێنە سەر دەکات بە شەرتێک کە ئێمە خاوەنی ئەوەین ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت بنێرینە دەرەوە لەبەرەوە کاکە یادگار ئەوە لە ئێمە ئەخوازێک کە زۆر جەریئانەتر ڕەخنە بگرین لە پێناوی ئەو هەدە ئاماجە پیرۆزێک کە هەمانە جەنابتان وەکو سیاسێکی مخەزرم کە نازم بەر کوردیە گوشەیەکی کوردی بەرامبەری هەیە کە دەمێکە لە ناو سیاسەتە قاڵن و لە ناو حزب و لە ناو حکوومەتیش کارتان کردووە ئەبێت سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو شێوەیەک بوێرانە بێمنەتی خۆی و بێباکی خۆی بەرامبەر حکوومەتی عێراق ڕابگەێنێ و بیسەلمێنەکە پێویستی بەوان نەماوە بەچی تەنها بە دروشم نا لە ڕاستی ئەوکوتم بە واقع بە واقعی هیچی خۆڕێخستنەوەی ماڵی کورد و چۆن ئەڵەی خستنە گەڕی هەموو سەرچاوە مادی و سروشتەکانی ئەم هەرێمە لە پێناوی ئەو ئامانجا کە ئێستا خەڵکەوە نابینێ لە ڕاستیە ئێستا خەڵکەوە نابینێ کە سەرچاوە و داهاتی ئەم کوردستانە لە پێناوی سەربەخۆی کوردستانە بەکارێت بە واقعی قسە بکەین بە زۆر بە ڕاشکاری قسە بکەین لە کاتێکا کە ئێمە ئامادەی خوێنی خۆمان بدەین بۆ سەربەخۆی کوردستان بەڵام دەسەڵاتی سیاسی کورد سەرچاوە سروشتەکانی خۆی نەخاتە گەڕ لە خزمەتی ئەو پرۆسەیە چۆن نەتوانین بڵێنە پرۆسە سەرکەوتن هێنێ لەبەرەوەی زۆر بێورانەتر بڵین کاتی خۆی لە شۆڕشی ئەیلول کە هەرەسی هێنا خوا لێ خۆشبوو بارزانی ئەو هۆکارەی ئێهێنایە ئەوی ئێران سنووری لەداخستوین و عێراق بەو لەشکرە گەورەیەوە کە لە دوای ئەوەی هێزێکی گەورەی هەیە دنیا پشتیوانێتی ئەگەر بێت و هەر کەسێک بەرەنگاری کۆ بکە میلەتەکەمان تیا هاچێ ئەمە وەکو پێڵی شەڕێکە هیچ سەرکەوتنێک بەدی نایێ و زۆر کەسیش لەو لۆجیکە ڕاستیە لۆجیکەی بەلاوە شتێکی دروست بوو ئەمە مێژوو دواتریش بڕیاری دا کە چەند ئەم تەبریانە کە هۆکارەکەی چییە پاراستنی خەڵکی کوردستان بوو هۆکاری هەرەسێنان بەو شۆڕشە لە حەقیقەتە بۆیە خەڵک ئامانجە نەک تەنها دروشتێکی سیاسی ڕوت و تەنها لە پێناوی ئەوە من بڵێم ڕیفراندۆمەکەم بۆ سەربەخۆی بەڵام دوای ئەوە چی ڕووەدا ئەبێت دڵنیایی زیاتر بە هاوڵاتیان بدرێت کە ئەگەر هەنگاو بدرێن بۆ سەربەخۆی و بە 95 وەکو 2005 دەنگ بێنن قۆناغی دوایەوە قۆناغێکی بێکێشە ئەبێ بۆ هاوڵات ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ 91 لەو دۆخەنا لەبارە بۆ هەموو خەڵکی کوردستان دوای سەرکردایەتی بەرەی کوردستانی کەوت بۆ هەمووی متمانی بۆ سەرکردایەتیە بوو بۆ هەمووی برسێتی قبول کرد هەمووی سەری بەرزی بۆ موچەنەوی نەکرد بێ دەرگای ماڵی خۆی فرۆشت بە بێگلەی چونکە متمانی بۆ دەسەڵاتە هەبوو ئێستاش ئەبێ ئێمە متمانە بۆ دەسەڵاتە متمانە بگەڕێنێتەوە بۆ خۆی بۆ خەڵک زۆر ئاسانە لە حەقیقەتە بە ئەنجامدانی ئەو پرۆسەیە کە بەداخەوە ئەویش ناشرین کراوە بە شەفافیکردنی هەموو پرۆسەکان بە چاکسازی هەموو پرۆسەکان بە هاوبەشیکردنی خەڵکی کوردستان هەمووی لە بڕیارە سیاسیەکانە بە ئەو پاکێجانەی کە خۆیان تەقدیمیان کردووە و ناویان ناوە پاکی چاکسازی ببینین جێبەجێ بکرێ ئەو یاسانەی خۆمان دەرمان کردووە کاک یادگار پرسیارەکەم یاسای ژمارە 4 2007 نەوت و غاز بۆ جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەمە 10 ساڵی ڕەبەقە کوا دامەزراوەکانی سەرچاوە سروشتەکان وەزارەتی سەرچاوە سروشتەکان کوا کۆمۆ کوا ئێمە چێمان ئەزانین کە نەوتی هەرێمی کوردستان چۆن ئەفرۆشێ کوا ئەو کۆمپانیای چەند مانگەوە پێشهات بۆ وردبینی کردنی داهاتی نەوتی کوردستان و کوات راپۆرتەکانی کاکە یادگار
ینی ئیتر ئەوێ بەڕاستی قسە بکەین لە پێناوی ئەوەی ئێمە ئەم سربەخۆیە بێ بە پرۆسەیەک من دڵنیام فشاری دەوڵەتان ئەو گرنگێنە لای خەڵکی کوردستانە لای ئێمەش چکە زۆر ئاساییە قابلە تورکیا بڵێ پیرۆستان بێ و من دڵنیام کاتێ سربەخۆی ڕاگەێنین ئەوێ بە ئەمری واقع ئەمڕۆ دنیای دەرەوەش تعامل لەگەڵ سیاسەتی ئەمری واقعەکە بەڵام لە کاتێکە کە خۆت ئامادە نەکرد بێ خەڵک لە ڕاستیە پێکەنینی دێ کە تۆ باسی ئەوواکەی کاتم زۆر کەم ماوە خێراترین شت ڕەنگە بۆ منە ئێستا بڵێن ئێمە ئەوانەی دکتۆر دڵشاد باسیەکە بەم دەم و دەسە بۆمان ناکرێت بەڵام هەست ئەەکەی یەکدەنگی و دروستکردنی یەکدەنگی و یەکریزی لە نێوان لایەنەکان و چاکردنی موچە ئەمە وەکو خێراترین کردات کە ئەگەر هەیە بکرێت ممکنە زمانی سەرکەوتنی ریفراندۆمەکات یەکێکە لە هەر زمان بەڵێ یەکێکە لە هەر زمانە گرنگەکان و زۆر ئاسانیشە زۆر باشیش ئەکرێ بە مەرجێک ئیرادە هەبێ و جورئەتی ڕەخنەگرتن لە لای هەموو هێزە سیاسیەکانیش هەبێ و مجاملەی سیاسی یەکتری نەکەین چکە هەمووان باج ئەدەین یعنی ڕاستیە ئەم میلەتە شایانی ئەوەیە کە بیگەینە دوا مەنزڵ نەک بە هەم ڕۆژانە باجی زیاتری پێبین و هیچ دەستکەوتێکیشی بەدەست بنێنین بۆیە ئەوە ئەخوازێ لە سەرکردایەتی سیاسی کوردستان کە بە پەلا هەنگاوەکانی یەخستنەوەی ڕماڵی کوردی و کاراکردنی حکوومەت کە بەداخەوە ئێمە دوای 2 ساڵی ڕابردووە بەهۆی ئیفلیجی پەرلەمانەوە حکوومەتمان بیرچۆتەوە کە باسی بکەین حکوومەت ئەدایی چۆنە کە بەداخەوە ئەدایی لە خراپترین ئاستایە کە ئەویشە ڕۆژانە وای کردووە کە خەڵک متوانین ڕاستیە بەدەسەڵاتی سیاسی کورد نەبێنێت یەک خولەک کەمتر لە یەک خولەکیشم ماوە ئەخیر پرسیارم جەنابتان ڕایشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانم تا بەرنامەکەشمان دەست پێ کرد کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام بوو ئێستا پێم وابێ کۆتایی هاتووە وەکو ڕایشکارێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان چی بە باش ئەزانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا بیکە بۆ تەهدی ئەو ئارامکردنەوەی دۆخەکە و دروستکردنی یەکدەنگی و یەکهەڵوێستی ئەبێ چی بکەن هەندانی پارتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بۆ نزیکبوونەوەیان زیاتر و نەمانی ئەو تەوەتورەی کە لە ڕابردووە هەبووە کاراکردنەوەی پەرلەمان دەست بە کارکردنەوەی پەرلەمان و گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسانەی کە هەن و کاراکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی بەڕسمی بێگومان پاڵپشتی ڕیفراندۆم و من ئەڵێم مەرج نییە لە حقیقەتا ڕۆژەکان لامان پیرۆز بێ مەرج نیە تەنانەت 25 مانگیش بێ گرنگ ئەوەیە پیشانی هەموو جیهانی بین کە ئێمە وەکو خەڵکی کوردستان بە یەک ڕیزی بڕیاری ڕیفراندۆم ئەدەین و ئەچینە ناویەوە و ئامانجمان سەربەخۆییە و بەرگەی هەموو بەرپرسیارەتێکیش ئەگرین کە بێتە سەرمان لە پێناوی ئەو دروشنایە بەڵێ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕایشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە بەخشیمان بوونەوە زۆر سپاس بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات بەو هیوایی ئەو بەرنامانەیەکەین تەنها بەرنامە و قسە نەبن بەڵکو ئەو قسانی لەناو بەرنامەکە کە ئەو تێبینیانەیە درێ بە سەرکردایەتی سیاسی کورد بە نەزەری اعتیبار وەری بگرن ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە جوانەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان هەمیشاوەدان دەست خۆش بێت.